سەرۆکی لیژنەی هەڵسەنگاندن و وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وەڵامی راپۆرتێکی وزارەتی دەرەوەی ئەمریکای دایەوە سەبارەت بە ڕۆژی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان. بۆ ئەوەش ڕایگەیاند سەبارەت بە هێزەکانی پێشمەری کوردستان وەک لە راپۆرتەکەدا باسکراوە سەرۆکی لیژنەی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتەکان ڕوونی کردەوە هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی نیزامیە و باشترین بەڵگەش بۆ ئەوە ئەو ڕێکەوتنەیە کە ئەمریکا لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان ئیمزای کردووە. ئێمە گلەیمان لەوەدا هەیە کە هێزی پێشمەرگە بە تاکید وە نییە کە بەشێک لە هێزی پێشمەرگە فەرمی بن بەشێکی تر میلیشیان بن. بەشێکی هێزی پێشمەرگە ڕاینانیان بکرەوە ئەوانە تەواون بەشێکی تر کە لە بەرگریدانەوە تەسحیاتیان داوە ئەمانە هێزی فەرمینینە. نەخێ ئێمە لەگەڵەوەدا نین. جگە لەمەش لە هەندە ئۆپراسیۆنی مشتەرەک کە خودی ئەمریکا و هێزی پێشمەرگە بەشدار بوونە لە ئەو ناوچەنە کە لە جێر دەستی داعشدا بووە ئەمە ئەوە دەسەلمێنێت نەک تەنها هێزێکی فەرمیە هێزێکی باوەڕپێکراوە. هەر لە راپۆرتەکەی وزارەتی دەرەوەی ئەمریکا باز لە بوونی گەندەڵی لە هەرێمی کوردستان دەکات. بۆ ئەوەش سەرۆکی لیژنەی هەڵسەنگاندن و وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتەکان ڕوونی کردەوە کە وزارەتی دەرەوەی ئەمریکا ئەوەی بیرچووە کە باز لەو چاکسازیە بکات کە لە ئیسادە دەستگا و دامەزراوەجیەکانی هەرێم دەستیان پێکردووە. بۆ ئەوەش سەرۆکی لیژنەکە چەند ئامارێکی خستە ڕوو. وزارەتی دەرەوەی ئەمریکا ئاگادارە لەسەر ئەمە. تەنها لە ڕووی وزارەتی پێشمەرگە ئەو ئەمارانەی کە لە بەردەستمانە زیاتر لە 1566 ئەفسەر و پێشمەرگە لە بەڕێگەی وزارەت کەم کراوتەوە وەکو کە لانی کارگیری و ئیداری بووە کە تەحەدە گەندەڵی تێدا بووە. چەند دووسیەی گەندەلی تایبەت لە وزارەتی پێشمەرگەس لە بەردەم دادگاها و بە دەهان هزار دووموچەی چارەسەر کراوە. پرۆسەی بەرەنگاربوونەوەی گەندەلی دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان بە تەفسیل ئەم وردەکاریان داوە. سەبارەت بەوەی کە ڕێگری لە تیمە نێودەوڵەتەکان کراوە کە سەردانی کەمپەکان بکەن سەرۆکی لیژنەی وەڵامدانەوەی و راپۆرتە نێودەوڵەتەکان ڕایگەیاند لەو ماوەیەدا چ ڕێکخراوی ناوخۆیی 80 جار سەردانی کەمپەکانیان کردووە. 27 ڕێکخراوی لۆکاڵیش 153 جار سەردانی ناوچە تازە ئازادکراوەکانی مووسڵیان کردووە. ڕێکخراوە بیانیەکانش لە ساڵی 2016دا زیاتر لە 600 جار سەردانی کەمپەکانی دووهۆک و 161 جار سەردانی ناوچە تازە ئازادکراوەکانی مووسڵیان کردووە. ئەمەش وەڵامێکە بۆ ئەو راپۆرتە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.